وڵا زان خۆشەویستانمان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا وەک لە پێشکی ئاماژەمان پێکرد باز لە گەنج و بەرپرسیارەتی دەکەین لە کۆمەڵگادا چی بکرێبووی کە گەنجێکی وشیار گەنجێکی ڕۆشنبیر بێتە ئاراوە حتمما گۆڕانکاری گەورە بەرەو پێشوونی گەورە هەر بە گەنجان دەکرێت ئەوانەی کە دەیانەوێت کە بەدەسەڵاتێکی دیکتاتۆری بمێنە هەمیشە دەیانەوێت گەنجان بەلا ڕێدا ببرێن و گەنجان نەتوان بەشداری لە کایە گرنگەکانی نێو کۆمەڵگادا بکەن زۆر جار کۆمەڵێ ئەسباب ئەخەنە بەردەمیان بۆی کە ئاگاداری ڕەوشی کۆمەلگاکەی خۆیان نەبن بەڵام ئەوەی کە گرنگە لە کۆمەلگای ئێمەدا لە خێزان و دەست پێ بکەین تا چەند ڕۆڵی دەبێت لەوەی کە گەنجێکی وشیار و گەنجێکی کاریگر بێنێتە نێو ئەم کۆمەلگایەوە دەنگی هەبێت لە پرسە گرنگەکاندا و هەمیشە بەردەوام نەهێڵێت زوڵم و ستەمی هەم لە خۆی بکرێ هەم لە کۆمەلگاکەی گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ڕۆف ئالانی ڕێنماییکاری پەروەردەی مامۆستاگیان زۆر بەخێر بێ زۆر سپاسان سپاس سپاس بەوە بینەرە خۆشەویستە خوا بەخێر بێ مامۆستا گەنج تا چەند گرنگە لە کۆمەلگادا گرنگی پێ بدرێت و مافی بپارێزرێت و کەرامەت و شخصیەتیشی پارێزرا بێت جارە هەر خۆی سپاسان دەکەم پێناسەی گەنج ئەبێ وشەکە بزانین لە چۆ هاتووە گەنجینە پڕبەها پڕخزمەت پڕجوانی هەموو ماڵێک هەموو دەوڵەتێک هەموو شوێنێک کە گەنجینەی باشی نەبوو ناتوانێت خزمەتی خۆی بکات بۆیە گەنج سەروەت و سامان و یعنی ئەتوانم بڵێم بەهایەکی گرنگی کۆمەڵایەتی و سیاسی و بەهای تری مرۆڤایەتیشە لە کایەکانی ژینگەی مرۆڤایەتیە یان ئەتوانین بڵێن بە جۆرێکی تر گەنج ڕۆڵ و کاریگەری هەیە و ئەم گەنجە تەمەنێکی دیاریکرا و مەحدودە کە پڕە لە وزە و توانا و هێز ئەم وزە و توانا و هێزە ئەکرێ وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بەگەڕ بخرێ چۆن بەگەڕ بخرێ بە پلان و بە بەرنامە و بە استراتیژێکی دوورنما بۆ ئەوەی گەشە بە بیر و هۆشی بدرێ بە تواناکانی بدرێ و بخرێتە گەڕ بۆ خزمەتی کۆمەلگا ئەمە لێرە ئەوەسیم بزانین ئایا لە ئەو کۆمەلگانەی کە گەشەی گەنج و سەرپەرشتیاری گەنج و کار و وزەی گەنج هەیە چەند پێشکەوتون و ئەو کۆمەلگانەی کە گەنجیان پەراوێز خستووە چەند لە دواوان ینی من ئەمەوێ بڵم پیرەمەر شتێکی هەیە ئەڵێ هۆش و کردەوە وەک گیان و لەشن بۆ ڕێگوزەران دوو چرای گەشن یعنی مرۆڤ ئەگەر وشیاری هەبوو ئەگەر هۆشی هەبوو ئەگەر گیانێکی باشی هەبوو ئەبێ بە چرایەکی گەژران کۆمەلگایە بەڵام ئەگەر ئەمانە بەکار نەخران و ئەم وزەیە نەهێنرایە پێشەوە کاری پێ نەکرا وەکو کۆمەلگای ئێمەی لێ بەداخەوە کۆمەلگای ئێمە وەکو ئەزانین لە سابی سوێنجی گەنجە ئەوەی تەمەنەی کە لە 15 بۆ 29 دیاری کراوە بەڵام گەنجی ئێمە سەری خۆی هەڵەگرێ زۆربەی گەنجەکان ڕۆیشتون بەشێکی زۆریان بەداخەوە بوونە قوربانی بوونە خۆراکی ماسیەکان ئەمە ئەگەر لە هەر شوێنێکی دنیاە هەبێ لێپێچینەوە و لێپەرسینەوە و دەیان توێژینە و لەسەرکرێ بۆ گەنج ڕاکە لە وڵاتە بۆ بێخەمی و خەمساردی و ڕێزم بۆ جەنابتانەوە بۆ بینەرانیش کاڵفامی دەسەڵاتدارانی کورد وای کردووە کە گەنج ڕاکە لێرە بۆ بە دوای خۆشی و شادیە ئەگەڕێ بە دوای کارە ئەگەڕێ هیچ شتێکی بۆ نەماوەتەوە بە دوای شەهامەت و شکۆیە ئەگەڕێ کە ئەمانەی لێ داگیر کرات چۆن ئینسان وڵات و نیشتیمان و دایک و خێزانی خۆی بەجێ و ڕاکات ئەبێ لەمە بپرسین گەنجی ئێمە نەیتوانیەوە وەکو پێویست بخرێتە گەڕ تواناکانی وزاکانی لە ناو ژینگەی ژیانی کۆمەڵایەتیە بەکار بهێنرێت و دەرکەوێت ئەمە هۆکارێکی زۆر زۆر گرنگەوە من لەسەر گەنجیش پێغەمبەر صلی الله علیه و سلم درودی خوای لەبێ فەرمێڵێ خوای گەورە گەنجێکی خۆشەوێ کە لە خواوە نزیک بێت خزمەتی خەڵک بکات ئەم مقولەیە ئیمامی عەلیە فەرمێڵێ گەنجی باش وەکو داری بەردار وایە ئەگەر گەنجێک باش نەبوو چێ بێ بەری نییە ئێمە ئەبێ ئەمانە توێژینەوەکانمان وتەکانمان ئەوانەی کە لە زانکۆ توێژینەوە ئەکەن هەرچەند بەداخەوە ئێستا من ڕەخنە ناگرم لە زانکۆکان بەڵام کۆمەلگاکەمان هەمووی شێواوە حیزب هەموو کایەکانی تێگاوە هیچ شتێ لە شوێنی خۆیانەماوە گەنجیش ناتوانێت ئەو زەوتوانە هەیەی بخاتە گەڕ باش
ئەمە بال لەم قسەی خێری جەناوتۆ دەست پێ بکەم کە فەرمووت گەنج ناتوانێت بەس مامۆستا بەڕاستی بەرپرسیارەتەکە دوولایانە نییە یعنی ئەوە لایەتمان لایانی دەسەڵات و حکوومەت پەروەردە چی ئەمانە کەم تەرخەمیەکەن بەس دوجار خۆ لایەنێکی لە 150 بەر گەنجەکە خۆشیەکەوێ ئەی بۆ ئەم گەنجە خۆی و ئەو سیستەمی کە هەیە ئەو وەسعی کە هەیە هەوڵ نایە ئەمەش بگۆڕێ ئەمە زۆر گرنگە کاکدانا خۆی گەنج بەشێکی بەرەکەوێ بەڵام بەشەکە لە ناو کایە و سیستەمێکە ئەجوڵێت و یاری ئەکات کە ڕێی پێ نادرێ من ئەپرسم لە 2014ەوە چەند هەزار گەنج لە زانکۆ دەرچووە کوا لە کوێن وموزانە ونە بن ئێمە ئەگەر سەیری دنیا بکەین سەیری داتاکان بکەین سەیری سۆشیال میدیاوە سەیری سێرچێ بکەین بە ناو زانستی سەردەما بزانین ڕۆژ بە ڕۆژ ئاڵوگۆڕی زانستی نهاتە پێشەوە تۆ لەگەڵ ڕەوتی پێشخستنی زانستی و ژیانە کەس دانامەزرێنی ئەم وزەوتوانانە نایانی بیان خەیتە خزمەتەوە ئەوە ئەرزم کردی گەنجەکە ڕائەکە ڕاستەکەم تەرخەمیش هەیە چونکە بەڕاستی یەکێ لە زاناکانەڵێ گەنج پێویستی بە دوو شتە زیرەکی و شارێکی باش و شوێنێکە کاری باشی تیا بکات ئەو شوێنە پێم وایە کوردستان گەنجی باشی هەیە خەڵکی خوێنەواری هەیە بەڵام ئەگەر دەسەڵاتەکە ڕێ پێنایا و نەهێژ یعنی چی بکات گەنج ئەبێ ئەوەی هەیە ڕاکە بەجێ بێڵێت بەداخەوە زۆر قوربانی زۆر هەبووە لەوەشە و ئەنجا لەسەر مەسەلەی گۆڕانکاری کاک دانای بەڕێز گۆڕانکاری لەم وڵاتانەی ئێمایە قورسە با ئێمەدان وایە بنێن بەس نابێ بێ ئومێد نە بێ ئومێدبوون نییە ئەبێ هەر هەوڵ بەی لیشی خۆ بکەی بەڵام گۆڕانکاری لە ئێستایە لە ژێر دەسەڵاتی خەڵکانەماوە چونکە هێزە سیاسەکان تەسلیم بە دەوڵەتانی ئیقلیم بوون ئەم ئیقلیمە دیزایانی هەڵبژاردنە بۆکە هەموو شتێ بەدڵی خوانەکات هەر هێزێک لە بەرژەوەندی ئەمانە نەبێ پەراوێزیەخەن ئەمە بینیمان لە ماوەی ئەم چەند ساڵام وشێکمان بینیوە و ئەرزانین ئەو هێزانەی کە خۆشەویست نین چیان بەسەریەت لەبەر ئەوە لێرە گۆڕانکارەکە کە ئەڵەم قورسترە ئەوەیە ئەبێ گۆڕانکاری لە هەم لە ناوچەکە هەرێمایەتی ڕووبات و هەم دۆخی ناوچەکە جیهان گۆڕانکاری بەسەرابێ ئەو کاتە گەنج فرسەتێ بقۆزێتەوە لەو گۆڕانکاریە شتێکی باش بکات ئەمە کێشەکە ئەمەیە بۆیە وەکو پێویست خەڵک بێ ئومێد دەبێت چونکە گۆڕانکاریەکە لە ناو خۆیان نەماوە یعنی ئێمە بینیمان ئێمە بزوتنەوەی سیاسیمان بینی هێزە ئۆپۆزیسیۆنەکانمان بینی بە ئەلمانی و ئیسلامیەوە نانتوانی ئەوەی کە پێویستە ئاراسی بکەن بۆ لەبەر ئەوەی بربەست و ڕێگریەکان زۆرن ئەمە کێشەکەیە بەڕاستی کاکدان مامۆستا کۆچکردنی گەنجان چ زەربەیەکە لە نیشتیمان لە کۆمەلگاکەمان کاک دانیاری بەڕێز ئەو گەنجانە کە ئەڕۆن هەموو زەو توانا و عەقڵی باشن ناڕازیەکان لەم دۆخە ناڕازین بێکارن هەلی کاری دەست نەکەوتووە ئەڕوات ملی خۆی هەڵەگرێ سەری خۆی هەڵەگرێ بەرەو شوێنێکی نادیار ئەڕوات لە شوێنێک جێگیر و سەقامگیر بێ من گەنجم بینیوە مەوەکو هاندان ناببورن ئەمە ڕاستەی جەرمەوە وتەتی مامەسا من لێرە نە دینارێکم پێ بووە نە شکۆیەکم هەبووە نە ڕێزێکم هەبووە نەتوانیومە کارێکم دەسەوێ هەلکار ڕۆیشتووە بە هەر قەرز و قۆڵێ بێ گەشتە بەریتانیا گەشتە ئەڵمانیا ئەڵێ لەوێ هیچ جارێک پێش هەموو شتێک شوقەیەکیان یاومەتێ تۆ مە شوێنیشە جێبوونی خۆتە بۆ من پرسیارێکەکەم لە وڵاتێمە چەند کرێکی هەیە نیشتیمانی ئێمە هەمووی بوو بە شوقە و بووین بە کرێکی بەرپرسان کاکە خەڵک چۆن ڕناکە کاک دانیار ئەم گەنجە کە لێرە ئەڕوا زەرەرەکەی ئەوەیە ئەم وزە بەهێزە ئەم توانە باشە ئەم داهێنەرە ئەیبی بۆ کوێ ئەچێت لە شوێنێکی کە ئەم خزمەتە ئاکات کەواتە خزمەتی وڵاتێکی خۆت ناکە خزمەتی شوێنێکی کاکە بۆیە دەسەڵاتی کوردی لە دەسەڵاتێکی خێڵەکی دەسەڵاتێکی دواکەوتوو دەسەڵاتێکی حیزب سالاری دەسەڵاتێکی بێبەرنامە و بێپلان زیاتر لای من هیچ شتێکی تر نییە بەڕاستی ئەم حکومەتە کە هەمومان قوربانیمان بۆیەوە هەمومان ڕۆڵمان هەبووە لە دروستکردنیە بەڵام کەس ئەوەی نەخواستە ئەمە ئەنجامەکەی بێت شوقە شارتەنێ با جوانی شاریشە بێ کاکە بە هەموو شێ لە شوێنی خۆیان بێ بەڵام بۆچی حکومەت خۆی سەپەرشتێمە ناکات بۆ یا بە کۆمپانیای تایبەت ئەم کۆمپانیای ئیچێن هەمووی بەرپرسان و کوڕی بەرپرسانن کەواتە تۆ وڵاتە ڕووتانەوە ژینەکەیە دەستێ بۆ
کەڵکی خەڵک درێژ نەبێ یاخوا برینی قەت ساڕێژ نەبێ پیرەمێرد دەڵێ ئەو دەستێک کە بۆ خزمەتی خەڵک درێژ نەبێت ئەڵێ یاخوا برینەکەی ساڕێژ نەبێت ئەمە دوعان لێکراوە ئەمانە هەر خەریکی خۆیانن خەریکی خزمەتی خەڵک نین خەریکی ئاوەدانکردنەوەی نیشتمان نین خەریکی خستنەگەڕی توانای گەنج نین کاکە جان کە ئەمانەوای لێ وڵات ئاوای لێ ئەوە ئێمە ئەبینین لە ئەوروپا لە بەریتانیا لە ئەمریکا ساڵانە چەند گەنج خەڵات وەرەگرێ کورد چەند بەشداری کاران هەیە لە زانستە لە ژمێریاری بیرکاریە و لە شتەکانی تری شابەڕاستی لە فلیمە لە سینەما لەم ڕۆژانە کوردێک خەڵاتی باشترین خەڵاتی سینەمای وەرگرتووە بۆ ئەمە لێرە هیچی پێ ناکرێ و لەوێشتی پێکرێ لەوێ کاراسانی بۆکرێ هەری بۆ ڕەخساوە و مەجای دراوەتێ هان ئەدرێ لێرە نادرێ ئێمە هانی خەڵک نادێن بچێ بڵێن وڵا ئەمە وڵاتە و شتانە ئێمە یەک مەبەستمان هەیە لێرە کاکدانە مەبەستەکە ئەوەیە لێرە بۆ پەراوێزەخرێ بۆ لەوێ جێ ئەبێتەوە ئەمە سیستەمی سیاسی و کارگێڕی لە هەرێمی کوردستان سیستەمێکی فەشەلی بەسەرچووی خێڵە چییە؟ خێڵیش ناتوانێت خزمەتی خەڵک بکە بەس خزمەتی ئایلەکەی خۆیەکە ئەوەی ئێمە ئەبینین وەکو پسپۆڕێکی جەنابەت وەکو ڕێنماییکارێکی پەروەردەیی گەنج لەکوێی سیستمی پەروەردەیە هەر لە باخشی ساوایانەوە تەمان خۆزانی گەنج مناڵە ساوە هەیە دوایی وەنیە کوردە و دە قۆناغەکانی هەرزەکاری چیچی تێپڕن تاگاتە گەنج و دوای کامەڵ بوون پەروەردە دەورێکی کاریگەری هەیە مامۆسا بەڕاستی دەسەڵاتی کوردی تارگێتی گەنجی کردووە لە شوێنێکی زۆر باشە لە ڕووی پەروەردەیەوە من ئەم دووسێ ڕۆژە ئەرزی کاکەدانیارم کرد زۆر لەسەر پەروەردە قسەم کرد بۆیە وتم بە تەوەرەکە پەروەردە نەبێ بەڵام ئەوەی کە پەیوەستە بە ژیانەوە پابەندە بە داهاتۆوە بۆ ئێستا تەنها و تەنها پەروەردەیە و پەروەردە ئەتوانێ ڕۆڵ و کاریگەری لەسەر گۆڕانکاری لەسەر ژیان لەسەر خۆشنودی لەسەر ئایندە لەسەر استراتیژ لەسەر هەموو شتەکان هەبێ بەڵام ئەبێ ئەوەی جەنابەت ئەپرسی بۆچی بەڵێ پەراوێز خراوە پەروەردە وەکو هەموو کایەکانی ژیانی تر ئێمە وتمان کە نظام و سیستەمەکە خێڵەکی بێ خزمەتی پەروەردە ناکا کە ڕەگێکی سەرەکی درەختێکی گەورەی کۆمەلگایە ڕەگە سەرچەکەی ئاو لێەوە ئەڕوا ژان لێەوە ڕوە گەشە لێەوە ئەڕوا پێشکەوتن و شارستانی لێەوە ڕوە خوێنەواری و هۆشاری لێەوە ڕوە ینی پیرەمە شتێکی هێڵە قەت بە هیچ ناچێ خانم و خاتون و شاری مرۆڤەکە بە ئاتون ئەمانە ئایانەوێ خەڵک جاهیل و نەخوێنەوار بێ ئەمانە ئایانەوێ خەڵک پێش نەکەوێ کە خەڵک کۆیلە بوو خەڵکێکی خوێنەوار و شارەزانە بوو دەستەمۆی دەسەڵاتێکی ستەمکارە بێ لێرەوە بەڵێ پەروەردە پاوان کراوە قۆرخ کراوە بۆ دوو حیزبەکە هەموو لیژنە پەروەردەیەکان کە ئێمە ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوی پەروەردەی سەردەم کار لەسەر گەشەکردن و پێشخستن و ئاوردانەوە لە کێشەکانی پەروەردە و دانانی پلان و نەخشە و استراتیژی باش بۆ پەروەردەکەین کەس گوێمان لە ناگرێت ڕاستە لە ئاسی باڵا شەگەڵمان دانیشن بەس کە گوێمان لە ناگرن ئەمە ئەبێتە هۆی کەم تەرخەمی وە کۆمەڵگا پەراوێزەخرێت تەنانەت مامۆستا لە زانکۆکانە ئەگەر نەڵین سەدیانەوەتونەوە لە زانکۆکانە نوێنەری کۆلێژەکان نوێنەری هەمووی حیزبی بێ یعنی ئەبێ لێرە بێ کۆمەڵی خوێندکاران بێ لەولا ئەبێ یەکێتی قوتابیان باوەڕکە ئەنجە نابێتە نوێنەروانە بێ باوەڕکە کە تۆ قسێکی من موچڕکی خەجاڵەتی بەلەشمایە یعنی چی؟ یعنی زانکۆ ئێوەیە تۆ حیزب قۆرخی کات سەرۆکی بەش ئەبێ یان ئەمیدی یان سەرۆکی زانکۆ ئەبێ لە ئاستێکی باڵایە باشترین توێژینەوەکان بێنی ئێستا بۆیە ڕادەی پێشخستن و بەراوردکردنی زانست و ئاستی گەشەکردنی شارستانی پێشکەوتنمان ئەوەیە چونکە ئەمانە یەکێتی و پارتی بەلئەخەزیانی نایاڵن یەکێتی و پارتی ڕێگرێکی زۆر خراپن بۆ پێشخستن و پێشکەوتنی ژیان بۆ گەنج بۆ پەروەردە بۆ هەموو کایەکان وەوان کردووە ئەمە مرۆڤ ینی حرمەتم هەیە قێز لە خۆشی بکات ڕاست چونکە ناتوانانی ئەوەی هەتە بیبەخشی ئەوەی هەتە ینی ئەوە چ معقولێتێکی تایە تۆ ئەمە لە مدیری مەکتەبێک زۆر جا باسمان کردووە مدیری مەکتەبێکی یەکەیەکی کارگێڕی زۆر بچووکە ئەبێ
کۆمیتە و ئەبێ لق و ئەبێ ئەمانە داینە هەر نوێنەری پۆلێکی خوێندکارانە بێ زانکۆی بێ خوێندکاران بەڵێ نوێنەری پۆلەکە ئەبێ خوێندکارەکان ئەمە جەنابەت وتێ دەبێ ئەوان خۆیان بیکەن ئەبێ خۆشان ڕازی نەبن خوێندکاران ئەنجا بۆچی وان کردووە کە تۆ ئەم خوێندکارانە بە ناوی قیسمی داخلیەوە بە ناوی هەنێشتی ترەوە ئیستیغلالی ئەویان کردووە ئەم بەشە لەلایەن کێوە دابینەکرێت لایەن خوێندکارانەوە لەلایەن قوتابیانەوە بۆ ئەوەی ئەم قوتابیە هەژار و داماوانە ناچار بن بچنە ژێر چاوی سێبەریان ئەمە بەرنامەیەکی زۆر فاشستیانەیە کاکە لە زانکۆکانە ئەبێ ئەمە نەمێنێ لە ناو پەروەردەیە نابێ مدیری قوتابخانە بەڕێوەبەری قوتابخانە کۆمیتە و نازانم ماڵبەندە ئەمە چی ئەم شتە پێ تەریقە بێتەوە چۆن ژیانەوە پێشەکەوێ ئەم عەقڵێتە بچووکە شۆڕە بێتەوە بۆ ناو کۆمەلگا گەشە ناکات ینی چی وای کردووە کە ئەمە قبول بکرێت لایەن گەنجانەوە ینی بۆچی وا بووە کە ئەوەی کە جەنابەت باس کرد لە زۆر شتی دیکەیە لە زۆر زوڵمی دیکە بەرامبەر بە گەنجەکرێ بۆ ئەو بنا خراپەی کە بوونی هەیە بۆ دروستکردنی ئەو گەنجە وای کردووە کە ئەم گەنجە بێدەنگ بێت لە ئازەوەی کە بەسەریا زاڵە بێت نوخبەیەک بۆ منە لە زانکۆ یا مەسەر کۆنتترۆلی زانکۆ بکە ئەی بۆ سەدانی دیکە ئەمە قبولەکەن بۆ من ئەزانی کاک دانیار کۆنتترۆلکردنی هەموو کایەکانی ژیان لەلایەن حیزبەوە وای کردووە ناچارە بێ خەڵک وا بکات یعنی دەرفەتێک برەخسە بێتە پێشەوە پێم وایە نە گەنج ڕازیە بێ نە خەڵک بۆ دەسەڵاتە ڕازیە من پێم پێشتر باسمان کرد ئەم دەسەڵاتە پێویستی بە گۆڕانکاری هەیە گۆڕانکاری دوونەوە هەیە یا ئەبێ خۆت بیکە یا ئەبێ خەڵک بە زۆر پێت بکە خەڵکەکە ئاوای لێکراوە چونکە ئێران و تورکیا حکومەکەن لەم ناوچەیە یعنی بەداخەوە ئەمە نەک ئێران تورکیا ئیقلیم لەوانەیە وڵاتانی تریشی تیابێ بەڵام ئێمە نەمانتوانیوە گەنج ناتوانێت هەچی ئەکات پێی ناکرێ قودرەتە عەقلەکە هەیە قودرەتی بەشەری هەیە بەڵام ڕێگا و پلانەکە ڕێت لێگرن لە چۆن ڕێ لەو سەرەوە هەموو ڕێگاکان ئەچنەوە بانە هەمویان ئەچنەوە لای خۆیان ئەمانە کۆنتترۆلی دۆخەکان کردووە وایان کردووە کە گەنج هیچ فرسەتێکی لەبەر دەمان نەبێ بۆ گۆڕانکاری و خۆشیان چاوە تقریبان کابینە بە کابینە ئەیسپێرن بۆ چاکسازی لە پێشەوە سەرەتا هەر نکۆلیان لە گەندەڵیەکراون و هەر نییە گەندەڵێکی وڵاتیان قۆرەخ کرد هەموو مەرزەکانیان برد هەموو سەروەت و سامانیان بەر باخی دنیایان داگیر کرد نە زەوی مەرعەماوە نە سەخەری ماوە بەردەڵان ماوە نە سەیرانگا ماوە نوکتە ئەجێڕنەوەڵەن لەم سیتەکەی لای خۆمان ڕەوێشی فەقیر سەری لێ تەکسواتەوە سەر جادەکە ئەوەنە باخ و پەرژین هەبوو نەیەزاری چی بکە لەپەر بۆ خۆی لە شوێنەکە پاڵکەوتەوە تەواو تەسلیم بوو چۆن وڵاتەوە بەڕێواچێتەوە ئەرزن نەمێنێ خەڵک بچێت سەیران بکات ئەمە چییە ئەمە ئەگەر من ئەگەر بۆ خۆم سەرۆکی هەرێم بوومایە سەرۆکی حکومەت بوومایە دەجار لەسەر ئەمە ئیستیقالەمە کرد وازمێنە چۆن وڵات ئاوا بەڕێواچێتەوە هەمووی پاوانکەی بۆ دوو ئایلە کە ناکرێ ئەمە ئەم وڵاتەیە کاکە دانیارجان وڵاتیان پاوان کردووە کۆنتترۆلیان کردووە خسوانتە ژێر خۆیان وزەی خوانەوە تا خەڵک شەڕەکان لەسەر هەژماری من و ئەوڵێن نەخەی چێ قبولێتی هەرەوەیە ئەمە بە تۆبزی ئەمە ئاکەن بە خەڵک بۆیە بێئومێدی ڕوو لە خەڵکەکە بێئومێدیش هات ئەوەستێ خەڵک لە کارکردن ناچار دەرچێگە دۆزێتەوە ڕێگاگە دۆزێتەوە سەری خۆی هەڵگیرە بڕوە بەجێ بێڵێ حالا من لە مەحنەتە بۆ بژیمیانی طبعا ئەم قسانەی ئێمەیکەین باز لە بەشێکی زۆری گەنجانەکەی نەک هەموو گەنجی کوردستان بەشێکی زۆر بەڵام خەڵکێکی گەنجێکی باشی ژێ هەم لە ڕووی زانست هەم لە ڕووی ئاین سواز بەخوا دەستیان گرتو بەڵکیم و کولتور بەڵە داهێنەر بەڵام نەبووە کاکدانە بەڵام بەسم لەوە نیە ئێستا پرسیارێک دوای ئەمە بکەم خەریکی قورئان لەبەرکردن فەرموودە لەبەرکردن خەریکی عیلم و زانست و پێشخستنی کۆمەڵگاکەی خۆیانن دیوێکی دیکە هەیە ئەم پلاتفۆرم ئامێرە زیرەکانی لەبەردەستی ئێمەکە کۆمەڵک پلاتفۆرمی تایە لە سوشال میدیا مامۆستا منەوێت لەوە برسم کۆمەڵک گەنج ئەبینی یا گەنجێکی زۆر ئەبینی سوشال میدیا بەکارن و خەڵک ئاڕاستەکەن یعنی ئینسان خەفەتی بۆ خوا گریانی بۆ دێ بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی چیەکە وەکو ئاوێنەیەک سیر بکەین سوشال میدیا گەنج بۆ وای لێ هاتووە ینی لە پێناو لایک و کۆمنت و بڕێپاری تیکتۆک و بڕێپاری نازان چییە خۆی ئێنێتە ئاستێک کە ئیتر سفرە بەڕاستی ئەمە کاکە دانا کێشەکە ئەوەیە ئەم سوشال میدیایە بەردەستە و کارێکی ئاسانیش لە بەردەم ئینسانە هەموو مۆبایلێکی زیرە دەتوانێت بەکاری بێنێت کە زیرە ئەمە بەردەست بێت و خێرا بگاتە اینجا خەڵک ئەگارەت مۆحی هەیە گەنجیش خۆی
عادەتەن وزەیەکی تا زووی نەبێ بەڵام ئەبێ ئێمە ڕۆڵی میدیا ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەمایە چییە وەلایەنە سیاسەکان چییە بۆ وشارکردنەوەی ئەمەی کە پێ ئەوترێ سەر لێ شێوانی کۆمەلگا چونکە بەڕاستی کۆمەلگا کاکدانە سەری لێ شێواوە ینی خەڵک هەیە تیکتۆک چییە من بەداخەوە قسەیەکەم کە ئەوای بینم تەریقە بمەوە یەت لای vێگەکاتەوە بە ئارەزی خۆی هەچی شکۆمەندی و هەچی یاسا و ڕێسا و عرف و عادەت و تەقالید هەیە ئەی خاتە ژێرەوە ڕواناکەم کەسمان بتوانین لە ناو عیلی خۆمانە لای خێزان لای خەکەمان لای کوڕەکەمان زۆر بە ئیسلاحەت بە تۆڕە کۆمەڵاتەکانە بە سەوتی بەرز پێین هەل لە پڕ بێ بە قسەیەکی خۆ شەرمەزارە ئەبێ یان ئەبێت هین سەماعایە بکەیتە گوێت یان ئەبێ کسکزیکە یان ئەبێ نەچی بەلایە چونکە ئەم تۆڕە کۆمەڵاتیە هیچ سانسۆرێکی لەسەر نییە بەداخەوە یەکێک لە مەبەستەکان ئەمەیە مەشغوڵکردنە دنیای سەرمایه‌داری دنیایەکی زۆر وێران کەر و بۆ گەنە تافیه زۆر خراپە کۆمەڵگە ئاراستە ئاکا بەوەی خۆی هەوێ خۆی چی ئەوێ هەموو هیچی ناوێ سەرمایە بێ کۆکردنەوەی سەرمایە و بازرگانی و ئەوەیە لەبەر ئەوەی کە زۆر گرنگە ڕۆڵی هەبێت لە ئەم هینایە مامۆسایانی قوتابخانە مامۆسایانی ئاینی وەلایەنە سیاسەکان چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی من ناوێرم بڵم زانکۆ چونکە ئەگەر بە توێژینەوەی باش بکرێ کاری پێ ناکرێ من زۆربەی مامۆساکانی زانکۆ دکتۆرەکان برادەر من ئەڵێ دەیان و سەدان توێژینەوەمان هەیە خۆڵی لێ نیشتووە کەس نایکاتەوە ئیشی پێ ناکرێ توێژینەوە کە نەخرایە گەڕ و نەخرای پراکتیکەوە کووە نەکرابێ قسە نەکرابێ وەکووە نەنووسرابێ بۆیە لە زانکۆکانی ژەوێ بخوانا بچنەوە ئەبێ وەحدە یەکە بچووکەکانی کۆمەڵایەتی خێزان لە خێزانەوە زۆر بە وردیای مام ئێستا خەریکە ئێمە بەداخەوە قسەیەکەم خەریکە بینە کۆمەلگایەکی جنێوفرۆش یعنی معقولی دیانێک کاکە خەڵک ئەڵێ گەنج بۆ جنێوەیە ئەزانی عەرەب ئەڵێ لكل زەخد انفجار لكل فاعل راد الفعل ئەم جنێوە شتێکی زۆر خراپە بەڵام ئەوەنە ناچار کراوە ئەوەنە زەختی لە کراوە ئەوەنە بێ پارە کراوە ئەوەنە چەوسەندراوەتەوە بەوە دەریەبڕێت زەختی لەسرە بەڵام ئێمە چی ئەمەی کردووە سەرچاوەی نەهامەتی و سەرچاوەی خراپبوونی کۆمەڵایەتی و خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان جارێکی تر منێ گێڕێنەوە بۆ دەسەڵات چونکە پلانی نییە حکومە دەبێت پلانی هەبێ پلانی باشی هەبێتەوە ئەو هەموو گەنج و ئەو هەموو خەڵکە هەیە نازانی و چۆن وزەکانی بەکاربێنی ڕاستەوە جەناوە فەرمووت گەنج هەیە لە خودی خۆیەوە لە پەروەردەیەکی باشەوەتوە خەریکی کاری باشە بەڵام ئایا ئەم کارە باشە بە هەموو کەسەکرێ ناکرێ بێ ئەمە خۆی بۆ تەرخانکە و زۆری نەژنینەوە ئەمە کەمی نەشن کەمین بۆیە ئەکرێ جارێکی تر بە سیستەمی سیاسی ئیداری و کارجێڕی پەروەردەیە بچینەوە ئەبێ ئێمە ئەو تەشق و شتە تێک شکێنین کە ئەوە ئەم دۆخی دروست کردووە بەڵام ئەوەی هەیە تۆ تایارە ئێمە قساکەین کەناڵەکەی ئەوە کەناڵەکانی تر خەڵکی تر قساکات شتی باشەوترێ بەڵام بۆچی ئەم شتە باشە وەرناگیرێ ئەمەش پرسیارە بۆ شتە باشەکان هەم خەڵک وەری ناگرێوەکو پێویست کە توانای مەحدودە و هەم دەسەڵات بێخەم و بێباک و بێمنەتە کێشەی لەسەری نییە مامۆستا زۆر بە کورتی لە کۆمەڵگای ئێمەدا سوپاس بخوا ئەو سنتەرانی ئەو ڕێکخراوانەی کە بۆ حیزبێکی ئیسلامی دامیانەکە ڕۆڵێکی باشیانەوە بۆ گەنجان لە ڕووی ئەخلاقی لە ڕووی پاراستنی بەها جوانەکانیان ئەو تا دەرس و دەورێکی پەروەردەی جوانیان هەیە کە کاریگەری بێ لەسەر هەم خێزانەکەیان هەم لەسەر کۆمەلگا چکە ئەو پەروەردە جوانە لە ئاینی پیرۆزی ئیسلامدایە حتمەن بۆ خزمەتی کۆمەلگایە پێ دوایە ئەمانش بەشار لە شازەکان ڕۆڵی باشیان ئەبێت لە کۆمەلگا و لە پەروەردەکردنی گەنجدا ئەمانە خۆیان ڕێگاکان ڕێگای چاکەیە خێر و باشێ ئەکرێ بەڵام ئەکرێ ئەوانش بە استراتیژ و بەرنمێکی باشترەوە بێنە پێشەوە و ئەو کەم و کورتیانەی کە بین و پیان چارەسەرەکرێ ئیشی لەسەر بکەن و من داوایان لێ یەکەم لێرەوە من خەڵکی زۆر باشان لێ ناسم هەموو خەڵکی چاکن هەموو خەڵکی دڵسۆزن خەڵکی متەدەین و خەڵکی خواناسن تکان لێ یەکەم بە عەقڵی حیزبی و ئیش نەکەن بە عەقڵی کۆمەلگا بە عەقڵی دینیەوە ئیشکەن چونکە دین گەورەترە لە ئەو کایکە ئیشی تیاکی لە ڕێکخراوێکی بچووکە و دینیش بۆ خزمەتی کۆمەلگا هاتووە ئەم کۆمەلگایە بۆ ئیسلاح و بۆ چاکردن هاتووە لەبەرەوە ئەبێ بە بەرنامەیەکی تر بیکەن حتمما ڕۆلیان هەبووە کاریگە ئەگەر ئەوە نەبێ وەربەستە نەبێ ئێستا شتێکی ترە بوو خراپترە بوو حتمما
کاریگەریان هەیە و ئەبێ کاریگەریەکانیان بە پێی بەرنامە و پلانی خوان هەم خوێنەوەی بۆ بکەن و هەم ئاگان لێ بێ بزانن بەرەو کوێ ڕۆیشتووە چی ئەکەن چونکە کاری باش نابێت لەسەری هەڵوێستە بکەی و بێ بەردەوام بی لەسەری دەستچاو خۆش بە مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەروف ئەلانی ڕێنمای کاری پەروەردەیە خوا بەخێر و سپاس بۆم دەرفەت بۆ هیوایی وتەکانی بەڕێزت ئینشاءڵڵا گەنجێک دەسەڵاتێک گوێی لێ بگرێ و سوودی لێ وەربگرێ سپاس بۆ ئێوەش بە هیواین ئێمەش خزمەتێ بکەین بۆ خەڵکە و گوێمان لە بگیرە و گەنجیش تۆزێ ئارام بێ بەڕاستی دووبارە بەخێر بێ.